ئەگەر قسەی پارتی و یەکێتی لەسەر سزادانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی فیدراڵەوە ڕاست بێت، ئەوە سزادانی سلێمانی دووجار لەلایەن حکومەتی بەغدا و هەولێرەوە ڕاستە. دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی لە ساڵی 2005 و پێکهێنانی حکومەتی یەکگرت و بەردەوام سلێمانی کراوەتە قوربانی و سڕڕای دەوڵەمەندی خاکەکەی لە ڕووی سامانی سروشتیەوە، دانیشتوانەکەی بەدەست کەمی و نەبوونی خزمەتگوزاریە سەرەکیەکانەوە دەناڵێنن. پەیام لە زنجیرە راپۆرتێکی بەدواداچووندا باس لەو سێکتەرانە دەکات کە لەلایەن حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانەوە پەراوێز خراون و ڕۆژانە دانیشتوانی سلێمانی باجەکەی دەدەن. یەکێک لەو سێکتەرانەش کەرتی ڕێگاوبانە. یەکێک لە نمونە بەرجەستەکانیش کارکردنە لە شەقامی 100 مەتری شاری سلێمانی کە ماوەی 5 ساڵە کارکردن لەم ڕێگایەدا بەردەوامە. بەپی ئەو پلانیدانرا بوو دەبوو لە ساڵی 2023 کارەکانی ئەم پرۆژەیە کۆتایی بێت، بەڵام ئەوە 2 ساڵیش بە سەرواری دیاریکراوی خۆیدا تێپەڕیوە و هێشتا حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان و حزبی باڵادەست دەڵێن ئەم ساڵیش تەواو نابێت و لە کۆتایی ساڵی ئایندا ئەگەر گرفتنێتە پێش چارەسەری دەکەن. قسەکە لێرەدا ئەوەیە بۆچی پرۆژەیەکی استراتیژی هاوشێوەی شاڕەی بابان کە لە 1970کانی سەدەی ڕابردووەوە سلێمانی پرۆژەی وای لە ڕێگاوبان بەخۆوە نەبینیوە، بۆچی بە پاساوی قەیرانی دارایی پەک دەخرێت و دوار دەخرێت و کارکردن تێدا خاو دەکرێتەوە. بەڵام لە پرۆژەکانی دیکە لە پارێزگا و ناوچەکانی دیکە حکومەت هیچ باسی قەیرانی دارایی ناکات و بەردەوام پرۆژە بەدوای پرۆژەدا دەکرێتەوە. لەگەڵماندا بن و وەڵامی ئەم گومان و پرسیارە دەدەینەوە. کۆمپانیای جێبەجێکار چەندین جار بەهۆی خەرج نەکردنی پارە و نەمانی نەختینەیی لە بانکەکانی سلێمانی دەستی لە کارکردن لە پرۆژەکە هەڵگرتووە، بەو هۆیەوە چاوەڕوان ناکرێت ئەم ساڵیش پرۆژەکە کۆتایی بێت. بە مەبەستی چاوبەستکردنی خەڵکیش بڕیارە پێش ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەشێکی ڕێگاکە بکرێتەوە. لە کۆتایی ئەم مانگەدا نزیکەی 26 کیلۆمەتر کە دەکاتە بەشی هەرە زۆری شەقامی 100 مەتری بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە. وتەبێژی شارەوانی سلێمانیش بە پەیامی ڕاگەیاند مانگینۆی ساڵی ئایندا ڕێگاکە دەکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە بڕیار بوو کۆتایی ساڵی 2023 تەواو ببێت. خدمەتی ڕۆژانە کارکردن تیا بەردەما هەتا ڕۆژانی پشوش بەرنامەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کۆمپانیای جێبەجێکار وایە کە لە ساڵی 2026 لە مانگی نوێ ئەم شەقامە بە تەواوەتی بکرێتەوە. لە ساڵی 2012ەوە نەخشەی پرۆژەی 100 مەتری سلێمانی تەواو بووە کە 146 کیلۆمەترە و لە کۆتاییەکانی 2013 یەکەمین بەردی بناغەی دانرا. لە ناوەڕاستی 2020ش بۆ جاری دووەم بەردی بناغەی دانرایەوە، بەڵام دوای 5 ساڵ ئێستاش بە پاساوی قەیرانی دارایی تەنیا کار لە 32 کیلۆمەتر ڕێگاکە دەکرێت و ئەو قۆناغەش تا ئێستا تەواو نەکراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.